بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن ئەمڕۆژ بۆ هیوام کە تاوای ڕۆژەکەتان بەخۆشی و بە باشی و تەندروستێکی باشە و بەڕێ بکەن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانم بڕگە و بابەتی باش و بەسوود و پڕزانیاریمان بۆ ئێوە ئامادە کردووە. بۆیە بینەری بەیانی 24 بنەم کاتژمێرە لەگەڵ خواردنی نانێکی بەیانی تا لەو زانیاریانە بێبەش نەبن و هەموو ئەو بابەتانەی کە قسەی لەسەرەکەین سوودێک بە ئێوە بگەێنێت. با سەرەتا هەندێک لەو بابەتانتان پێش ناکەم، دواتریش بە تەفاسیلی باسیوانی دیکەشەکەی. هونەرمەندێکی شێوەکار لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 65 ساڵە خەریکی شێوەکاری و ڕاهێنانی هونەر خوازانە و سەدان تابلۆی شێوەکاری بەرهەمهێناوە. فرۆشتنی دەرمانەکانی چالاکردنی سێکسی لە زیادبووندایە. خاوەن دەرمانخانەکان دەڵێن لە هەموو تەمەنەکان ئەو دەرمانانە بەکاردەهێنن. پزیشکانی دەرمانسازیش ئاماژە بۆ دەکەن بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە بووەتە لاساییکردنەوە بە تایبەت لە نێو گەنجاندا. دوای ماوەیەک وەستانی سێرکی دووسولی لە مەکسیک نمایشکران بە شێوەیەکی جیاواز گەڕانەوە بەردەم بینەران و دەڵێن ئەم جارە ئامانجیانە دڵی خەڵکی خۆشکەن و بیان گێڕنەوە ژیانی ئاسایی. با لە شارە جوانەکەی بۆکانەوە دەست پێ بکەین. هونەرمەندێکی شێوەکار لە بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 65 ساڵە خەریکی شێوەکاری و ڕاهێنانی هونەرخوازانە و سەدان تابلۆی شێوەکاری بەرهەمهێناوە. ئێستا ژمارەیەک چالاکی مەدەنی ئەم شارە بەنیازن بۆ تۆمارکردنی بەرهەمەکانی ئەم هونەرمەندە وەک میراتی کەلەپوری نیشتیمانی ئەم بەرهەمانە لە مۆزەخانەیەکی تایبەتدا بپارێزن. مامۆستا مستەفا شێرزاد کە خەڵکی بووەکان هەر بە ناوی مامۆستا شێرزاد ناوی دەبن، یەکێک لە شێوەکارانی ناسراوی ڕۆژهەڵاتی کوردستانە کە زیاتر لە 65 ساڵە خەریکی شێوەکاری و ڕاهێنان و پەروەردەی فێرخوازانی ئەم بوارە هونەریەیە. ئەو هەر لە مێرمناڵی و لە تەمەنی 15 ساڵیەوە دەستی بە شێوەکاری کردووە. لە تەمەنی 30 ساڵیدا چووەتە ئەوروپا و زیاتر لە 8 وڵاتی ئەوروپی گەڕاوە و بەرهەمە هونەرەکانی هونەرمەندانی ئەم وڵاتانەی دیتووە. دواتر گەڕاوەتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و فێرگەیەکی شێوەکاری لە بۆکان کردووەتەوە. پێم خۆش بوو بکەڕێمەوە بە ئێران، پێم خدمەت بکەم بە کوردستانی خۆمان. زیاتر هاتنەوەی من لەسەر ئەوە بوو کە من بیەمەوە خدمەت بە خەڵکی بکەم، ئەو هونەرە بێنم شاری خەڵکی بدەم و نیشانی بدەم، ئەوانیش دەست پێ بکەن. لە شاری بۆکانی و سابلاغوانە نەقاشی لێ نەبوو ئەستەن و ئەبەدا. مامۆستا شێرزاد جیا لە پەروەردە و ڕاهێنانی سەدان قوتابی و فێرخواز کە هێندێکیان وەک ڕێبین حەیدەری ناوبانگی نێودەوڵەتیان هەیە، زیاتر لە 500 تابلۆی شێوەکاری بەرهەمهێناوە. بەرهەمەکانی ئەو زیاتر ڕنگدانەوەی سروشت و ژیان و کەلتوری کوردەواری و دابوونەریت و ڕێوڕەسمەکانی خەڵکی کوردستانن. ئێستا ژمارەیەک لە هونەرمەندان و چالاکانی مەدەنی بۆکان لە هەوڵدان بە تۆمارکردنی بەرهەمەکانی ئەم هونەرمەندە وەک میراتی کەلەپوری نیشتمانی ئەم بەرهەمانە لە مۆزەخانەیەکی تایبەتدا بپارێزن. ماوەیەکە ئێستا بە جۆرێک خەریکی دەکومنتکردنی کارەکانی ئاغای شێرزادین و بۆ هیوایە بتوانین کە مۆزەیەک دابنین کە شایانی کارەکانی خۆی بێت و شایانی خۆی بێت و شایانی ئەم شارە بێت بۆی کە ببێتە سەرچاوەیەکی باش و هەوێنێکی باش بۆ خەڵکی ئەم شارەوە بۆ کەسانێکەوە بە جۆرێک لە جۆرەکان حەزیان لە کاری هونەریەوە بتوانن کارەکان ببینن. مامۆستا شێرزاد دەڵێ ئەگەر وەها مۆزەخانەیەک بۆ بەرهەمەکانی بکرێتەوە، ئامادەیە بەبێ بەرامبەر هەموو بەرهەمەکانی پێشکەشی ئەو مۆزەخانەیە بکات بۆ ئەوەی ببێتە مڵکی گشتی و بۆ خەڵکی کوردستان بمێنێتەوە. قەنەوایە میراسی فەرەنجی موزەیەک دانێ بۆ من تەواوی شتەکانم سەبت بکەم بیدەم بەو موزەیە، لەو موزەدا بمێنێتەوە، بمێنێتەوە سەبتیشی کەن. بۆچیە من ئەو کارانەم بۆچی کردووە؟ بۆ خدمەتی خەڵکی کردووە، بۆ پوڵ نەکردووە و باوەڕم پێ بکەن دەها من تابلۆم هەر بەخشیوەتەوە
قەت بۆ مادیات کارم نەکردووە. جیا لەو تابلۆ هونەریانەی لە لای مامۆستا شێرزاد پارێزراون سەدان تابلۆی دیکەشی پێشکەشی هاوڕێ و هەواڵ و خزموکەسی خۆی کردووە کە ئێستا لە ناو ماڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و هەروەها لە چەندین وڵاتی ئەوروپا و ئەمریکا و کانەدا ڕاگیراون. ڕەنگە کرانەوەی مۆزەخانەی شێرزاد بتوانێت سەرجەم ئەو بەرهەمانە یا بەشێکی زۆریان جارێکی دیکە لە یەک شوێن کۆ بکاتەوە و بیان خاتەوە بەرچاوی خەڵک. کامیل بۆکانی، کوردستان 24. زۆر خۆشە مرۆڤ تا لە ژیاندا ماوە کە بەو شێوەیە ڕێزی لێ بگیرێ، بەو شێوەیە ئەو بەرهەمانەی هەیەی هەموو ئەو ماندووبوونەی هەیەی ئەوەی ڕەنجی لەگەڵ کێشاوە بیبینێتەوە کە چۆن ڕۆڵەکانی یاخودنەوەی داهاتر و ئێستش ئەتوانن ڕێزی لێ بگرن و بە ڕێزەوە بۆیدانێن. ئەو بۆ خۆی تا لە ژیان ماوە زۆر خۆشترە بە هیوای تەمەندرێژی بۆ هونەرمەند و لێرەشەوە هەتا بۆ کانسڵاو لە هونەرمەندانی ئەوێش کە توانیوانە هەموو بەرهەمە هونەریەکانی ئەو هونەرمەندە بپارێزن. بابەتێکی گرنگ هەیە کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین، ئەویش باسکردنیەوەیە کە کچان چۆن بتوانن خۆیان پشت بە خۆیان ببەستن. بەڵام ئەمە ئاسان نییە، هیچ کچێک ناتوانێت بەتەنیا ئەمە بکات ئەگەر ڕۆڵی دایک و باوکی لەگەڵی دانەبێت یاخود کەسانێکی دیکە خوشک و برا کەسانێکی دڵسۆز لە دەوری ئەم کچە نەبن. هەرچەندە کچان خۆیان بەهێزن بەڵام بوونی سەپۆرتێک یاخود پاڵپشتیەک لەلایەن دایک و باوک و کەسانی نزیکەوە ئەوە ئەوەندەی تر پشت بە خۆبەستنیان زیاتەکات. هاوکارمان دالیا کەمال وەکو هەمیشە ڕاوبۆچوونی هاوڵاتیانی وەرگرتووە بابەتەکەی دەوڵەمەندتر کردووە. بزانین هاوڵاتیان لەسەرم بابەتە چی دەڵێن، چۆن نەتوانن پاڵپشتی کچەکانیان بن، دواتریش لەگەڵ میوانێکی تایبەت قسەی لەسەر دەکەین. کاک فەرهاد وەکو توێژەرێک ئێوە چۆن دەیبینن بە تایبەتی ڕۆڵی دایک و باوک لە پەروەردەکردنی کچەکەیان تاوەکو بتواندرێ پشت بە توانەکانی خۆی ببەستێ؟ بەداخەوە لەم هەرێمێمە ئەوەندەی کە خوێندنمان هەیەوەندە پەروەردەمان نییە. باوکو دایک وەک پێویست ئەو ڕۆڵە نابینن کە دەبێت ناڵەکانیان پەروەردەکەن. ئێمە من بۆ خۆم وەک ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیی ئەوە زۆر ئەبینم کە بەداخەوە گەنجەکانی ئێمە مناڵەکانی ئێمە بە تایبەت کچەکانمان گەشە بە توانەکانیان نادرێ، گرنگی بە توانەکانیان نادرێ بە تایبەت لەلایەن خێزانەوە. باوکودایک زۆر جار پێی زشتە، پێی عیبەکە ئەگەر کچەکەی بەهرەیەکی تایە بۆ نمونە سەماکردنە، وێنە کێشانێکە، شانۆیە، توانایەکی لە بواری ئیلکترۆنیاتایە، گەشە بە توانای ئەم مناڵەی بە ئەوەندە سەرقاڵین بەوەی کە ژیانی ڕۆژانەکانمان فراهەمکەین، ئەوەندە لە خەمیەوانی بزانین پەروەردەکردنی توانا و بەهرەکانی مناڵەکانمان لە چیایە. سەرەتا زۆر سپاسی خوشک و براکان مەکەم چونکە پشگیریکی زۆر باشیان کردوم، چونکە لە من لە مناڵی ئەوانێت هەوڵی ئەوەمە پشت بە خۆم بەستم، هەوڵی ئەومە خۆم خاوەن کارێکی خۆم بم، لە ئیشی فۆتۆیا بێت یاخود خوێندنی پەیمانگان بێت، لە بەشی شێوەکاری بە گرافیک بێت، پشت بە خۆم بەستم کە ئەو ئیشەی هەڵێبژێرم توانای خۆمی تیا بەکار بێنم و بتوانم وێنەدانەوێکی خۆم پێشکەشی و کچانە بکەم کە هاوڕەگەزی خۆمن یاخود هاوپیشی خۆمن چانە ترس بن بەرامبەرە و ئیشەی کە دەستکاریەکەن یاخود ئەیانەوێت دەست پێ بکەن. باشە هەنێک خاتون هەیە یەکەم جار ئەترسێت کە دەست باتە ئیشێکەوانێ، بەڵام کە دوایی پشت بە خۆیە بەستێت ئیشەکەی زۆر سەرکەوتووە بێت. وەکو دایکێک تا چەندە پشگیری کچەکەتەکەی تاوەکو ئەو خولیانەی کە یان ئەو ئاوەتانی کەیەتی پشت بە خۆی ببەستی و بەدی بێنێت؟ هەتا بتوانم پشگیریەکەم چکە ئەیژۆکو خۆم ئەکتەرە و ڕاستە تەمەنی 14 ساڵە، بەڵام ئەبێت ئاگامان لێبێت هەم لەوەی لە ڕووی دەرکەوتنەوانێ و هەم لە ڕووی دایکایەتیەوە، چکە بەڕاستی دایکایەتی قورسە و بە تایبەتی بۆ کچ لە ئێستاە. بۆیە هەتا بتوانم پشگیری ئەەکەم لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی ئەو خولیانی کە هەیەی وەکو ئیشی هوەری بێت، وەکو ئەو خەونی کەیەتی ببێ بە پزیشکێک یان بتوانێت چی لە دڵایەتی هەتا بتوانم پشگیریەکەم و ئاواتەکانی بۆ یارمەدی. ئەکێت خێزانەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە، ئەگەر خێزان نەبێت ناتوانن ناڵەکانیشیان سەرکەوتوو بن و بتوانن کارێکی خۆبەخشانە و کارێکی مرۆیانە بکەن بە دڵنیاییەوە.
تۆ تا چەندە خێزانەکە و پشگیری تۆی کردووە؟ ئەکییت پشگیرێکی زۆریان کردم ئەگەر خێزانەکەم نەبووە من ئێستا نەمەتوانی لە ئەڤنتێکا بتوانم وەکو پێشکەشکارێک قسە بکەم. چی بە خێزانەکانەڵی بە تایبەتی بۆی ئەو کەسانەی یان ئەو کچانەی کە لە ناو خێزانەکانان توانایکیانەیە خولیایکیان هەیە خولیاکانیان بێنەدی لە ڕێگەی پشگیری خێزانەکانیانەوە؟ داواکارم لە هەموو خێزانەکەم توانن پشگیری مناڵەکانیان بکەن بۆ ئەوی بتوانن کۆمەلگایەکی سەرکەوت و دروستکەین. گرنگی و ڕۆڵی ئافرەت لە کۆمەلگایە کاریگەری هەیە لەسەر هەموو ئەو چینانێتر کە هەیە لە کۆمەلگا و وەکو پشگیریکردنیش بەبێ گومان ئافرەت هەم وەک وەزیفەیەک جارێک وەک ئینسان و جارێک وەکو ئەندامێک لە کۆمەلگایە پێویستە کە ڕۆڵیشی کاریگەری هەبێ هەم لە دەرەوە و هەم لە ماڵەوە و کاریگەریشی و ڕۆڵیشی لەسەر پەروەردە گرنگی و ئەهمێتێکی زۆر تایبەتی خۆی هەیە ئەویش پێویستە کە بە ئەوەی چواردەور با بڵین کۆمەلگا و هەم تاشیش لە کۆمەلگای گرنگی خۆی هەیە. هەرچەندە خانمانی کورد کچانی کورد ئەوەندە ئازا و بوێرن ئەگەر پشگیریش نەبێت ئەتوانن سەختیەکان بۆ بڕن ئەتوانن کاری زۆر ئەستەم و قورسیش ئەنجام بن بەڵام ئەگەر پاڵپشتی هەبێت هەڵبەت بوو هەموو مرۆڤێک ئەوە باشترە. زۆر جارە مابینین هەندێک ئیش هەیە بەپێی هیچ دقێکی ئاینی هیچ دقێکی نووسرا و گیان نەکراوەتەوەمە بۆ پیاو بەیا خودت بۆ ژن بێ بەڵامی تر کللتور جیای کردوتەوە کە پیاوان ئەم کاراکەن ژنان ئەم کاراکەن. ئەمە با نەبێتە هۆی پەروەردەکردنی منداڵەکان با نەبێتە ڕێگەیەک کە مناڵی یاخودنەوەی داهاتووی لەسەر بنیاد بنین ئەم ئیشە بۆ تۆیە بۆ خوشکەکەتە هیچ شتێکی وا لە هیچ دقێکی ئاینی و نووسرا و هیچ شتێکانە هاتووە بۆیە تەنها وەکو مرۆڤ بیان ناسێنن بە خۆیان بە تایبەت کچانیش کە هاتوانن هەمووی شێ بکەن جا ئەگەر لە ڕووی جەستەیی بێت یاخود گرنگ نییە تۆ ڕای بێنە ئەمە مرۆڤ و ئەتوانێ بیکە. من گفتوگۆکەم زیاتر لەگەڵ دکتۆرە نیشتیمان عوسمان چڕەکەمەوە بابەتەکە زیاتر گرنگی پێین و قسەی لەسەرەکەین کە مامۆستای زانکۆی ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەمانە بەخێر هاتی دکتۆرە بانێت باش بەنی بەڕێزیشی باش زۆر سپاس بۆ میوان سپاسانەکەم. دکتۆرە باسی ئەومان کرد کە دایکان و باوکان پاڵپشتێکی باش بن بۆ کچان پێم وا بەڕێستان دایکن باشە پێشەوەی بچینە ناو بابەتەکە و پرسیارە جدیەکانە لێ بکەم با بزانم دایکێکی سەرکەوتویت بۆ مناڵەکانە پرسیارێکی هەم ئەتوانم بڵم قورسە هەم پرسیارێکی جوانیشە لە هەمان کاتە خۆی لە پەروەردەکردنی مناڵە ئەگەر تەنها دایک بەشدار بێت بڕوا بکە پەروەردەیەکی سەرکەوتو نابێت ڕاستە ینی زۆر گرنگە ینی چەند من هاوکارم لە سەرکەوتنی کچەکانمە ئەبێ باوکەکەش ئەوە نەبێ ینی سەرکەوتنی کچەکانی خۆم ئەگەڕێنەوە بۆ هاوکاری هەردووکمان کە هەردووکمان پێکەوە هاوکارین لە پەروەردەکردنی مناڵەکانمانە چکە ئەوە چۆنە بارێکی دەرونی باشتر بۆ کچەکان دروستەکە کە باوکیشیان گرنگیان پێ ئەیە چکە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین بەڕاستی ینی جیاکاریکی زۆر هەیە ڕاست ینی هەندێک قۆناغمان تێپەڕان و ینی بگەڕێن و بەراوردکەین بە ساڵەکانی نەوەتەکان 2000 ئێستا کە لە 2022 فەرقێکی زۆری هەیە جیاکاریەکە کەمتر بۆتەوە ینی خۆشبەختانە هەندێک خێزان ئێستا گرنگی چۆن بە کوڕەکانیانەیەن بە هەمان شێوە گرنگی بە کچەکانیانەیەن شتێکی جوانێ باسی لە ڕووی جەستەییەوە کچ و کوڕ هەمان توانیان هەیە لە ڕووی جەستەییەوە بەڵام لە کۆمەلگای ئێمە چووکە کچ هەل لە ماڵۆڵێ نەکی ئەوە ئیشی تۆ نییە نەکی ئەوە هەڵنەگری قورسە ئیشی تۆ نیە وا لێکە لە ڕووی ماسوولکەیە و لاواز بیت باشە بەڵام نە ئەو سەپۆرتێک کە بۆ کوڕ هەیە سەرکەوتنی کوڕی چێ لە خۆی و نەهاتووە ئەو پاڵپشتەیەکە لە ماڵەوە هەیەی بڕوا بە کچی ئەو پاڵپشتی هەبێ لە هەناو هەموو خێزانێکە کچێکی سەرکەوتوی لێ دەرەچێت تەمەندرێش بن مناڵەکانت ئینشەڵڵا خاوەنی دایکێکی باشی وەکتۆ بن کەساری بەتوانیان لێ دەرەچێت. ئێمە لە پەروەردەوە فێریەوە کرێن بۆ نمونە ڕەنگی پەمەی بۆ کچان شین بۆ کوڕان ئەم لە قاڵبدانە بۆ ئەمە واناکات کە هەر لە سەرتاوە بناغەیەکی ئاتوانین بڵین پتەوە لاوازە چ بناغەیەکە بۆی کە مرۆڤەکەی لەسەر بنیاد بنرێت کە ئەمە ڕەگەزی مینێ ئەتوانێم ئیشە بکە ئەمەش ڕەگەزی نێرینەیە توانێم ئیشە بکە زۆر ڕاستە من مرۆڤ هەلو کات ساتی کە لە دایکە بێت کۆمەلگا بڕیاری بۆ ئەیە ئەمە کچان ناوێکی کچانی بۆ بدۆزەرەوە ئەمە کوڕە ناوێکی کوڕانی بۆ بدۆزەرەوانێ
بڕیار ئەیە ئەمە کوڕە بەڵێ بەجلیشین لە بەرکە لە بەروی کوڕە ڕاستە ئەمە کچە جلی پەمەیە بەڵام لە کاتێکە کچ و کوڕ هەمومان یعنی بەرامبەر ئەو کارانی کە ئیکین بەرامبەر ئەو کارانی کە ئەیکین لە لای خوا یەکسانی کە ئێمە بەرامبەر خوا یەکسان بین بۆ لە کۆمەلگای یەکسان نەبین بۆ کۆمەلگە ئەم جیاکاریە دروستەکە تەواو ئیتر کچە جلی پەمەی بۆ بکڕان نابێت بچێتە دەرەوە نابێت بەدەنگی بەرز پێ بکەنێت نابێت بۆ نمونە یعنی بۆ چوونێکە بوو پێشتر ئەو کچ نابێت بچێتە هەندەسە بۆ کچ نەکراوە بزان چ کارە ساتە یعنی سێری سعودی عەرەبیە بکەیت تازە ڕێگا ئەدریان چەند ساڵێکە ڕێگا ئەدری ئافرەت شۆفێری بکە پێیان وا بوو شۆفێری بۆ ئافرەت نابێ خۆ هیچ دقیقی قورئانی نییە باسی ئەو کە ئافرەت نابێ شۆفێری بکات باشە ڕاستە لەسەر ئەو قسەیە من لەسەر ئەو بابەتە حەزەکەم شتێک بگەرمەوە کە بەسەر خۆم هاتووە لە ڕێگا بووم بۆ سۆران ئەڕۆیشتم بۆ دەوام لە ناو تەکسیا بووم مام حاجێ بە منی وتی ئێستا بۆ خۆ لە ماڵەوە ئابووی ئیشی ماڵەوە دەکرد لە خەو هەڵنا ئەستای بەم بەیانی زووە تۆ هەستاوی بۆ ئیش ئافرەت بخۆی باشتر نییە لە ماڵەوە بێ کەی ئافرەت و خوێندنیان وتووە منیش سێرەکەم کردو مام حاجیان ئەگەر خێزانەکەەوە نەخۆش بوو یان کچەکەت پێت باشە بچێتە لای دکتۆرێکی پیا یان دکتۆرێکی ئافرەت وتی وەڵا ئافرەت ئێوتم کەواتە ئێمە پێویستین بۆ کۆمەڵگا پێویستین خۆ فەرقی نییە ئیم چتە لای دکتۆرێکی پیا یان دکتۆرێکی ئافرەت فەرقی نییە بەس لەوانەیە هەندێک کەس هەیە مرتاحترە لەگەڵ دکتۆرێکی ئافرەت ینی شەرمی کەمترە ینی پیاویش بە هەماشیەوە لەگەڵ پیاوێکی دکتۆرێکی پیاوە لەوانەیە مرتاحتر بێ لەوەی کە نەخۆشیەکانی خۆی بۆ باسکە وەک لەوەی لەک دکتۆرێکی ئافرەتە جەمە بەستەکەم لە چییە بەداخۆ ینی تۆ لەو دقیقە لە دایکە بی کۆمەلگا بڕیاری یاوە بەسەر تۆیە بەڵام لە ڕاستیەوە خۆت نیت کە بڕیارەیت لەسەر خودی خۆت چونکە خۆت بڕیار بێ لەسەر خودی خۆت بە شێوازێکی تر ژیان هەڵئەبژێریت ڕاستە باشە دکتۆرە زۆر جار خانمانە بینین کە بە تایبەت ئێستا زۆر ئیشەکەن بۆی کە بژێوی خۆیان هەبێ بۆی ببنە خاوەنی داهاتی خۆیان ئەمە گرنگە بۆ خانمێک کە بێوێت ئیتر پشت بە خۆی ببەستێ و خاوەن سەرمایی خۆی بێ زۆر جاریش هەندێک کار هەیە هێشتا لایەن بڤێن ناتوانن بچن دەستکاری بکەن ناتوانن هەرچەندە لەبەر کۆمەڵگا ناتوانن لەبەرەوەی ڕێگریان لەکرێ ئەگەرنا بۆ خانمێک ئەگەر ئەو کارە بکات سەرکەوتوترە بێتە و داهاتێکی باشتریشی دەسەکەوێت لەم کاتەیە چی بکرێت یاخود بڵین ئەگەر کچێک بێوێت کارێک بکات بەڵام لەبەر کۆمەڵگاکەی لەبەرەوەی ڕێگەی پێنەدراوە لەبەرەوەی تووشی تانە و تەشەنی زۆرە بێتەوە ڕێگری زۆری لەیەکرێ کەواتە بێت چی بکرێت بۆی کۆمەڵگا بەوە ئاشنا بکرێت ئیشەکان گیان نەکراوەتەوە بۆ نێر یاخود بۆمێ خۆی ئەبێ ئەمە لە ماڵەوە دەست پێ بکەن لە پەروەردەی خێزانەوە دەست پێ بکە بگوازرێتەوە بۆ قوتابخانە اینجا بۆ قۆناغەکانی تری خوێندن باشە تۆ ئەگە لە ماڵەوە هەستت نەکرد دایک و باوکەکە جیاکاری نەکرد نەیوت کوڕم چۆنە بێت تۆ قاپشۆی قاپشتن ئیشی ئافرەتە ئی کچەکەیە بەجێ بێڵە کچەکە نکاتە خزمەتکاری کوڕەکەی بڵێ ئادی براکیەتەوە بڵێ ئاری هەستا ئاو بێنەیان چی بکە ئەجل لە قوتابخانە بۆ منە هەندێک مستەلەحات هەیە خۆی ئەو مستەلەحاتانە جیاکاری دروستەکە یاخۆ لە قۆناغی ڕەوزە یاخ ئەو شتانی کە یاری پێکا کچوو کوڕ بۆ منە ئەگەر تۆ پۆلیسمانێکت هەیە ینی پیاوێکی پۆلیست هەیە بەهینی بەیاری ئەبێ ئافرەتێکیشت هەبێ ئەگەر ئاگرکوژێنەرەوەیکی پیاوت هەبێ ئەبێ ئافرەتێکت هەبێت بووی ئەو جیاکاریە دروست نەبێت ینی پیشانی مناڵی بێ هەل ئەو بچێتە مێشکیەوە لە هەزیان بیچ ئەسپێنی کە تۆ ئەتوانی کچ بیان کوڕبی ئەتوانی ببیتە پۆلیس ئەتوانی ببیتە پێشمەرگە ئەتوانی ببیتە دکتۆر ئەتوانی ببیتە مهندس یعنی ئەتوانی ببیتە کرێکار یعنی تۆ بڕۆرە دەرەوە باشە لە وڵاتانی ئەوروپا ئافرەت وەکو پیا و کرێکاری ئەکات بۆ ئەوان ئەیتوانن باشە بەهر زۆر دوور نەڕۆین بە سێری ڕۆژ ئاوا بکەین کوردانی ڕۆژ ئاوا باشە شەڕیان بەرامبەر درندەترین گروپی داعش باشە ئافرەتان کردیان ڕاست کە لە کاتێکە لەوانی بۆ پیاوەکانیش زەحمەت بوو بێ کەواتە ئەگەر ئافرەت ڕێگای بۆ خۆش بکرێت ئەتوانی هەموو کارێک بکات بەڵام پرسیارەکەی تۆ لەوەیە بوو چی بکرێت باشە وەکوتم ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەین ئەبێ پەروەردە ئەوە لە مێشکی مناڵا بچەسپێنێت کە ئەمە کارە بەس بۆ ئافرەت نیە ئەم کارە تەنها بۆ پیاو نییە کار کە ئێمە خوا دروستی کردوین بۆ ئەوی هاوکاری یەکتری بین کارەکان بەیەکەوە بکەین چکە ئەگەر ئێمە لایەنێک ئێستا لە کۆمەلگای کوردێت تا ڕادێک ئافرەت پشتگوێ خراوە بەڕاستی تا ڕادێک ناڵم 100% بەس تا ڕادێک سود لە توانەکانی ئافرەت وەرناگرن یعنی تۆ سود لە توانێک کۆمەڵی ئافرەت وەرنەگرت کەواتە تۆ لە شوێنێکە نوقسانی دروستە بێت چکە ژیان وا دروستکراوە پێویستی بە هەردووکێتی کەواتە بۆ کارەکانش پێویستی بە هەردوو ڕەگەزە بۆیە زۆر گرنگە ئافرەتان خۆشیان ینی بەڕاستی خۆشیان چۆنەڵێ کار بکەن تێ بکۆشن کە وجودی خۆیان بسەپێنن چکە تۆ لە کۆمەلگایەکی باوک سالارییت ئەوە بە ئاسانی یەکسەر هەموو شتێک نابێ بە واو
ئەبێ ئیشی لەسەر بکەیت ئەبێ ئافرەتیش خۆی بەشێک بێ لەو هەنگاوانە هەنگاو بنێ کار بکە گوێ بەتانە و تەشەر نێت وردەوردەیت کۆمەلگا ئەگۆڕێت چونکە ئەگەر وەکوتم ئێستا پێشتیش باسم کرد بەراودی ئێستا بە پێشتر بکەین فەرقی کردووە طبعا دوای 10 ساڵی تر فەرقتر ئەکات بەڵام ئەبێ کاری لەسەر بکرێت هەم لە پەروەردە هەم بەڕاستی مامۆستایانی ئاینی ئەتوانن ڕۆڵێکی زۆر باش بگێڕن بەڕاستی چونکە ئێمە بمانەوەی لەمانەوەی کۆمەلگایەکی ئیسلامی موسڵمانی ڕۆژانی جمعە بینی زۆربەی باوکان و برایان و وەنیە کەس و کارمان ئەچێتە مزگەوت گوێ لە وتاری مامۆستای ئاینیە بێت ئەوەی مامۆستای ئاینی ئەیڵێت بڕوا بکە زۆر لەوە زیاتر ئەچێتە مێشکی وەک لەوەی مامۆستایەکی زانکۆ بڵێت یعنی بۆیە بێ مامۆستایانی ئاینی هاوکار بن بەڕاستی ئیتر واز لەو جیاکاریە بێنن خوای گەورە مادام ئێمە بەرامبەر خوای گەورە یەکسانی لە کردەوەکانمە لەگەڵ هێشمام کەن با لە کۆمەلگاشا یەکسان بین لەگەڵ پیاوە ڕاستە با کارەکان بە هاو بەشی ژنان خۆشیان بەشدارن چونکە زۆر جار ئەوەی جی مەترسی ئەوەی جینی گەرانیە کە من زۆر جار لی ئەترسم کە زۆر جار زۆر خەمبارمەکە ژنێکە پاڵپشتی ژنێکی تر ناکە ژنێکە سەرزەنشتی ژنەکەی دیکاکە ئەمە مقابلی دە پیاوەکە زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەشوتری ئافرەت حەسوودە بەرامبەر ئافرەتێکی تر دیسانە ماگەڕێتەوە بۆچی یعنی من لە ماڵۆ زۆر ئەو لەسەر بابەتانە قساکەین لەگەڵ هاوسەرەکەم ئەگەڕێتەوە بۆی کە پەروەردەیەکی ناتەندروستمان هەبووە لە ماڵەوە باشە لەبەر پەروەردەکە ئەوەندە ناتەندروست بوو ئەوەندە ناتەندروست بووە وا چۆتە مێشکمانەوە ئافرەتێک چۆن ئەبێ ئێستا لە پێشی تەکسیەکە دانیشێ بۆ نمونە وە چۆن ئەبێت ئەی بۆ پیاوێکە بێ لە پێشەوە دابنیشێت بۆ ئافرەتیان ئەوەنە لاواز کردووە بۆ ئەمە هەمووی پەیوەندی بە دەسەڵاتەوە هێچ هات هەر شتێک هاتە سەر بەشکردنی دەسەڵات هەمیشە هەوڵی شکاندنەوەی لایەنەکەی ترەدرێت لە ژیانی کۆمەلگاشا وایە چونکە ئەگە ئافرەت بێتە پێشە تقریبان بەشکردنی دەسەڵاتەکانە باشە خۆ کێشەکە لەوە دروست بووە کە ئافرەتیش ئاواهیە حەسوودی ئەبات ئافرەتی تر ئەشکێنێتەوە هۆکارەکەی ئەو پەروەردە ناتەندروستیەکە لە ماڵەوە لەسەری پەروەردەکراوە چونکە دایکی هەر پێی تۆ هەستە قاپەکان بشوی نا چۆنە پێ براکە و پەردا خەبارێتە ئەویا باشە بۆت نییە ئەوە بکەی بۆ نییە پێ بکەنی بۆ بە دەنگی بەرز پێکەنی بۆ چیت درانگ هاتیتەوە لە بازار بۆ وات کرد بۆ وات کرد بۆ وات کرد بۆ وات کرد ممارەسەی شتە سادەکانی ژیانە کە پیاوێک بیکات تەبیعیە بەڵام ژنەکە ممارەسەی بکات کارەساتە ناتەبیعی ئیتر ئەو داماوە ئەوە چۆتە مێشکیەوە طبعا ئەو بۆ جۆرە پەروەردە بۆ ئەبێتە دایک طبعا ئەوە ڕنگدانێ ئەبێ لەسەر کچەکانی ڕنگدانەوەی بە دوو ڕۆژیتە لەسەر بووکەکەی بوو لەسەر جلوبەرگی کچەکەی لەسەر جلوبەرگی بووکەکەی یعنی ئەمانە خۆی هۆکارێکن کە ئەگەڕێتەوە بناغەکەی گەڕێتەوە بۆ پەروەردە ناتەندروستی کە لە خێزانەوە دەست پێکە یعنی هیوادارم یعنی بەڕاستی هەم وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی پەروەردە وەزارەتی داد وەزارەتی ڕۆشنبیری یعنی پرۆگرامێک دابنێن یعنی هەر کچ و کوڕێک پێش ئەوەی زەواج بکات ئەگەر هاتو خولێکی دوومانگی بەلایەنی کەم تەواو نەکە عەقدی زەواجی بۆ نەکرێت ئەگەر هاتو لە دەرەوەی ناوچەکانی دەرەوەی کوردستان یعنی ناوچەکانی دەرەوەی کوردستانیەکان بکرێت عقدی زەواجە بە باتڵ حساب بێ بۆ چونکە ئەو دەورەیە زۆر گرنگە تۆ ئەکات ئەو چکە ئەو ژن کچ و کوڕە مستەقبەل ئەبنە دایک و باوک فێریان بکرێت کە چۆن ژیان یعنی وەکو دراماکان نییە کە ئەی بینیت زۆر جیاوازە ژیان بەڕاستی فێری ئەو کرێت کە ژیان چەند قورسیایەتی تایە چۆن فێری ئەو کرێت کە چۆن مناڵ پەروەردە ئەکەی ئەگەر کچی هەبوو چۆن پەروەردەیەکی کوڕی هەبوو چۆن پەروەردەیەکی ئای پێویستە جیاکاریان لەبێ نابکەی نەخێر نابێ جیاکاریان لەبێ نابکرێت یعنی ئێستا کە قورآنە بینی ئەوەنە سەرکەوتون یعنی لە چاو کچانە کە ئێستا بەڕاستی کچانیش بەڕاستی سواز بەخوا هەمووی هاتوونەتە پێشەوە سەرکەوتون ئێستا لە زۆربەی شوێنەکان ئەیان بینی دکتۆرن و نیە مهندیسن بەڵام هێشتا ماوانە ئەبێ کاری لەسەر بکرین ئەوە وەکوتم پێویست لە ڕێگای پرۆگرامێکەوە ڕێکخێک کچان و کوڕان پێشەوەی عەقدی زەواجەکە دەربێن ئەبێ ئەو خولە ببینن تاوەکو فێریش بن چۆن مناڵ بەخێوەکە نەزانی ڕاستاوەک فێر بنکەنەوە گەوم کوڕای تر بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵکە ئەمە کچە لە شێوازێکی تر مامەڵی لەگەڵکە ئەمە کوڕە پێی وایە لەبەر ئەرکی کوڕ قورسترە نەخێر ئەرکی قورستر نییە بگرە ئەرکی دایک قورسترە ئەرکی دایک قورسترە ئەنجە لە هەمان کاتەگەر تۆ پێ دواب ینی لە کۆمەڵگای کوردیا زۆر سەقەتیەک هەیە ینی پێیان وایە پەروەردەکردنی مناڵ ئەرکی دایکە ئەو خۆی کارەساتەوە ڕاستی چونکە تۆ ئەگەر تەنها دایک بکەیتە پێوەرێ بۆ پەروەردەکردنی مناڵ باشە مناڵەکە بەس گوێراڵی دایکە بێت گوێراڵی باوکەکە نابێت باشە ڕاستە ئەو خۆی لە خۆیان کێشەیەکی دروست کرد دوو لە ڕووی دەرونیەوە کێشە بۆ مناڵەکە دروستەکە باوکەکە گرنگی پێنایە چکە باوکەکە پێی وایە ئەرکی ئەو چێتە دەرەوە پارە پیاکە و بهێنێتە ماڵەوە بەڵام لە ڕاستیان وان نییە بژێوی ژیان بەشێکە طبعا پەیوەندێکی کەمی هەبووە لەگەڵ پەیوەندێکی کەمی هەیە
کە لە کاتێکا پێویستیانی ئامۆژگاری لە باوکیشی وەربگرێت باوکیشی مامەڵی لەگەڵا بکات چونکە وەکوتم پەروەردەکردن بەلایەنێک یاخو هەر باوکەکە بەشدار بێت لە پەروەردەکردنی مناڵە بەواز لە دایکەکە بێنی باشە لەوانەیە دایکەکە ئیشی هەبێ و باوکەکە لە ماڵەوە بێ ئەوەش سەقەتە ئەبێ هەردووکیان هاوکار بن هەردووکیان پێکەوت چونکە بە هەردووکیان ئەتوانن کەسایەتێکی سەرکەوتو دروستکەن چونکە بەلایەنێک بڕۆ بکە ئەو کەسایەتی سەرکەوتوی لێ دروست نابێت و لە ڕووی دەرونی شەو هەمیشە مناڵەکە هەست بە نەقسێگەکات ڕاستە دکتۆرە پێم خۆش بوو کە زیاتر لەسرم بابەتە قسە بکەین و ئەشی هێنێت کە زۆربەی کات کۆمەلگا پێویستەکە لەسەر بابەتانە زۆرترین کات و زۆرترین بەرنامەی لەسەر بڕخسێنین تا هۆشیاری زیاتر هەبێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە میوانی بەیانی 24 بووی زۆر بۆ تەواوی زانیاریەکان سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دووەمین فستیڤاڵی گۆران بۆ شانۆی قوتابخانە و خوێندنگاکانی هەڵەبجە سازدرا و ئەم فستیڤالە 3 ڕۆژە خایەنێت و ئەم ساڵ بەشداروانی فستیڤاڵ و هونەرمەندان و شانۆکارانی هەڵەبجە داوای کردنەوەی هۆڵێکی شایستەیان کرد لەلایەن پەیوەندیدار تا بتوانن تواناکانیان تێیدا باشتر نیشان بدەن. نمایشی شانۆیی یەکێک لە خوێندنگاکانی هەڵەبجەیە. فستیڤاڵی گۆران بۆ شانۆیی قوتابخانە و خوێندنگاکانی هەڵەبجە ڕێکخراو. زۆرێک لە قوتابخانەکان بەشداریان تێدا کردووە بە نمایشی شانۆیی جۆراوجۆر و هەر شانۆیەک هەڵگری پەیامێکی جیاوازە. لە قوتابخانەی لیدەرس بەشداریم کردو بۆ ددانەکانی کاڵێ شیرینی زۆری خوارد ددانەکانی نەشۆر بوو ناچار بوو سەردانی پزیشک بکە پزیشکیش پێی وتە بوو ئەبێ ڕۆژی 2 جار ددانەکانی جۆم بشۆی. شانۆیەکمان کرد کە ناوی ددانەکانی کاڵێ بوو وە خۆم ناوم یارانە و لە ناو شانەکەشە ناوم چەپەڵە و ئێمە لە ناو ددانەکانی کاڵەیە بووین دوو میکرۆبی پچکۆلە بووین پیست و چەپەڵ بووین جارێکیان کاڵەدانی ئێشی کردووە و ئیتر ڕۆشت چوو سەردانی دکتۆر کات دکتۆر پێیوت بەلایەنی کەماوە ساڵی 2 ڕۆژ هەفتەی 2 جار سەردام بکەی بۆ لای پزیشکی ددان. لەم دەرگایەوە لەگەڵمان بن. نەبوونی هۆڵێکی تایبەت بە شانۆ و سەرجەم کار و چالاکی هونەریەکانی هەڵەبجە هونەرمەندان و شانۆکاران و بەشداربوانی دووەمین فستیڤاڵی گۆرانی هێنایە سەرشەقام و داواکار بوون لە ساڵی ئایندەدا لە هۆڵێکی گونجاو فستیڤاڵەکە بەڕێوە بچێت. باوەڕکە ئێمە وەکو سندیکا هێشتا پێشەوەی سندیکاکەمان کارابێ هەوڵی هۆڵێکمان ناوە و تۆزە سوکەوادێکیان ناوە بۆمان کە لە بودجێ ئەم ساڵا هۆڵێکمان بۆ دروستکەەوە ئینشاءڵڵا وەک هەڵەبجە تەمەناکەم ساڵی داهاتوو بین بە ساحبی هۆڵی خۆمان معقولێتەوە پارێزگایەک هێشتا هۆڵێکی تیانە بێ ئیشی لە پێشینەی ئێمە وەکو سندیکای هونەرمەندانی کوردستان کردنەوەی هۆڵەکە هەوڵی ژین زۆر هەوڵی ژین تا هۆڵەکە بکرێتەوە. فستیڤاڵی گۆران بۆ شانۆیی قوتابخانە و خوێندنگاکانی هەڵەبجە دووهەمین جارە بەڕێوە دەچێت کە تێیدا ژمارێکی بەرچاو لە خوێندکاران و بەهرەمەند و هونەردۆست بەشداری تێدا دەکەن بەهۆی نەبوونی هۆڵیشەوە لە پارێزگای هەڵەبجە لە هەرجەیەک بێت شانۆکانیان نمایش دەکەن. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ئێستا بابەتێکی زۆر دیار و باو هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کە زۆر لەو شتانە ترسناکترن کە خانمێک گەگەر بێت و لە دوکانێکی بۆ نمونە ئەشێ سارایش بکات زۆر ترسناکترە بەڵام لە کۆمەڵگەی ماوە ترسناکترە یاخود ئەوە خەتەرترە کە خانمێک بۆ نمونە ئیشێکی پیاوانەکە ئەمە هەمووی سەرزەنشتیەکە بەڵام فرۆشتنی دەرمانەکانی چالاکردنی سێکسی لە زیادبوونەیە و لە زۆربەی مارکێتەکانی شا هەیە ئاسان دانراوە بۆ فرۆشتن خاوەن دەرمانخانەکانی شەڵێن کە لە هەموو تەمەنەکانە و دەرمانانە بەکارهێنن و پزیشکی دەرمانسازیش باسیەوە کات کە بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە بۆتە لاساییکردنەوە بەتایبەت لە ناو گەنجانە وەکو مۆدێلی لاتوە یاخود وەکو لاساییکردنەوەی لاتوە بەڵام هۆشداریشێن لەوەی ئەو جۆرە دەرمانانە زۆر جارە بنە هۆی لێدانی جەڵدەی دڵ یاخود جەڵدەی دڵ و مردنیشی بەدووادا دێت
ئەمە تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەمان ئەمڕۆ قسەی لەسەرەکەین بەڵام پێشەوەی کە بچینە سەر ئەم بابەتە ئێمە راپۆرتێکمان ئامادە کردووە و میوانیشمانە بێت بەر لەوەی کە راپۆرتەکە ببینین و میوانەکەمان بێت و قسەی لەسەر بکەین. سۆران کامەران لە بەغداوە لەگەڵمانە بێت سەبارەت بەو ڕووداوای دوێنە شەو کە بارەگای پارتی دیموکراتی کوردستان سووتێنرا بزانین باردۆخەکە چۆنە و زانیاری زیاترمان پێبات لەسەر ئەو ڕووداوە. سۆران سڵاو لەبێ زانیاریمان پێبات لەسەر ڕووداوەکەی دوێنە شەوی بەغدا. بارەگای لەخی 5 لە بەغدا شەوی ڕابردوو کاتژمێر 12 بەدواوە تەبعاً ژمارەیەک کە با بڵێن وەک لایەنگری حەشت خۆیان نیشان داوە باڵای حەش داواتونەتە سەر بارەگای لەقی 5 پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا چەند کاتژمێرێک با بڵێن لێرە گوتافیان گوتوێتەوە یعنی هوتافیان وتووە قسەیان وتووە هەموو شتێکیان ئەوەی کە بەدەمیانە هاتوۆنیان گەڕانەوە لە بەردەم بارەگای لەق دوایەوەی کە هوتافیان وتوێتەوە بۆ ماوەی کاتژمێرێک کەمتر لە کاتژمێرە هێرشیان کردوێتە سەر بارەگای لەق و بارەگای لەقیان بە تەواوی سوتێنراوە. بارەگای لەق لێرەیە لە پشتی منەوەیە هێشتا با بڵێن هەندێک لێکۆڵینەوە و ئیجراعات ماوە کە تەواو بکرێت دواتر بڕیاریانی ڕێگە بدرێت بۆی کە میدیاکان بچنە نێو بارەگاکە و وابێنە بگرن تا ئێستا ناهێڵنەوەی کە هەیە تەنها بارەگاکە بە سوتاوی ماوەتەوە چەند لیژنەیەکی لێکۆڵینەوە ئێستا لە ژورۆن حەزم و قەباری زیانەکان بە بڵێن لێکە دەنەوە و ئەوەی کە هەبووە لە شەوی ڕابردووەوە تا زیاتر لە کاتژمێرەوانەی کە هاتبوو نێرە ژمارەیان 100 بۆ 150 کەسە بوو تقریبان چوونەتە سەر بارەگاکە و بارەگاکەیان بە تەواوی سوستاندووە و هەموو ژوورەکانشی ئەوەی کە بەکەڵ کاتوەر کەرەستەیەکیان بردویانیان شکاندویانیان سوستاندویانەکە دەکەوێتە ناوچەی کەڕادە کە ڕادەی 52 پێوترێت و ئێستا بارەگاکە بە شیشی زۆری یان هەر لە ماوەم ساڵامە دووەم جاران بارەگایە سوتێنرێت کە لێرەیە و ئەمەی کە ئەم هێرشەی ئەم شەو کە کراوە یعنی هەر ئەو کەسانە بوونە کە لە ڕابردوودا کردویان چەند داوانە کە هاتوون بەو نیەتە یان بۆ قسەی هاتوون کە گوایە کادرێکی پارتی سوکاتی بە مەرجعیت کردووە چەندە دواتر ڕوونکردنەوە دراکە بەو شێوە نیە و حسابەکەی لە تویتەر ها کراوە احتیزاریشی کرد فەرمانی گرتنیشی بۆ دەرچوو بەڵام دیارە مەبەستەکە زیاتر گرێدرا بە بابەتی مەرجعیەتەوە بۆی کە هیچ هێزێکی سیاسی دیفاع نەکە لە کاتێکا سوتاندنی بارەگا لە عێراقا بابەتێکە هەر جارێکە بارەگای سوتابی هەموو لایەن و هێزەکان ئیدانیان کردو ئێستا شوای ئیدانەکردن دەستی پێکرد بۆ سوتاندنی بارەگای پارتی دیموکراتی کوردستان و ئەمە هێزێکە زیاتر پارتی هێزێکی کاریگەرە بێگومان بە تایبەت لە چوارچەوەی هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمانە کە دەیانەوێت پێکەوە مەسەلەن گۆڕانکاریەک دروست بکرێت لە دۆخی سیاسی عێراق بێگومان باجەکەی قورسە واوەی کە ئەم شەو گەیشت تا ڕادەیەکی زۆر پەیام بوو بەڵام گرێدرا بە بابەتی مەرجعیەت و پرسی ئاین و کۆمەڵێک بابەت کە لە ڕابردووشدا ئەم کەرەستانە بەکارهێنراوە و هەر هەبووە. ئێستا ئەم شەقامان بەر ئەوبەری هێزی چالاکە مەدەنیەکانی لێیە و هێزێکی ئەمنی زۆریشی لێ لە پۆلیسی عێراقی لە پۆلیسی فیدراڵی شەوی ڕابردووش ئەم هێزانە هەر بەشێکیان لێرە بوون بەڵام دوجارەوانی کە بڕیاریاندا بارەگاکە بستێنن بەسەر ئۆتۆمبیلی هێزە عێراقیەکان و پۆلیسی فیدراڵی تێپەڕین و تێپەڕین و چوونە نێو بارەگای لەق بۆەوەی کە بارەگاکە بسووتێ یعنی بارەگاکە بسووتێنن ئەوەی کە هەیە یعنی هێشتا ڕێگە نادەن کە دیمەنی سوتاندنی بارەگاکە نیشان بدرێت لە ژوورەوە دەڵێشتا لە کۆڵینەوە ماوە هێزانەکان لە ژوورەوەن هەندێک لێژنە هاتوون کە بێگومان هەر کات لێ کۆڵینەوەکان تەواو بێ ئەو کات ئەتوانن کە دەرگا بۆ میدیاکان بکەنەوە و ڕێگادەن بە میدیاکان بچنە ژوورەوە بارەگاکە لێرێ ڕێک لە پشتی منەوەیە. بەڵێ سۆران ئەگەر بە کورتی پێم بڵێ هیچ کام لەو کەسانە دەستگیر کراون کە دوێنێ بارەگاکان سووتاندووە؟ تاکو ئێستاەوەی کە ئێمە زانیاری لە هێزانەکان وەرمان گرتووە تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە و ئەو کەسانەشی کاتونەتە سەر بارەگاکە کەسانێکی شاراوە نین دەموچاویان دیارە ناسراون تا ڕادەیەکی زۆر لایەنگرن گروپن بە هەر شێوەیەک بێت یعنی وێنە و ڤیددیوی خۆشیان داناوە تەنانەت کە کارەکان کردووە بە چالاکیشیان وەسف کردووە کە
با بڵێنەوە کە یاریشان کردوتە سەر بارگای لقی سێوە لقی پێنج و تا ڕادەیەکی زۆر شەوان کە ئەمیان کردووە بە بیانیەوە کردویانە کە گوایە وەکو تەمەعنی کادرێکی پارتی سوکایەتی کردووە بە مەرجعیەتی باڵای نەجەف کە ئەمە دواتر ڕەتشکرایەوە و کادرەکەش تەوزیحیدا و تویتەرەکەی من هاکراوە ینی ئەمر قەبزشی بۆ دەرچوو فەرمانیگرتنیشی بۆ دەرچوو بەڵام دیارانی مەبەستەکە وەکوتم زیاتر مەبەستێکی سیاسی بوو. سۆران کامران سپاس کە لە بەختەوە لەگەڵمان بووی. بەردەوامە بین لە پرۆگرامی بەیانی 24 پێشەوەی کە هاوکارم سۆران وەربگرم باسی ئەومان کرد کە پاکێجێکمان ئامادەیە بە تایبەت لەسەر ئەو دەرمانانەی کە بۆ چالاکی سێکسیە ئێستا بابەیەکەوە راپۆرتەکە ببینین. ڕۆژل دیفرۆژێ بکارئینانە هەبوو دەرمانên چالاکییا سێکسی زێدەبوونێدانە. خادیên dermanxaneyan û pizîşkên dermansaz dibêjin, ebkarînan û kirîna maddên Viagra û dermanên çalakiya seksî bi şêweyekê berçav bilind bûyne. Pizîşkek jî dibêjîtin, ebkarînana van maddên çalakiya seksî bûye tiştekê çaflêker di nava welatiyan de. Gelek tên ebkarînan û rastî hişmêje jî zêde tê ebkarînan بس براستی و کی تقلید یعنی مثلا گلک جراده که به توالا که من استعمال کردی فایده جدیدی آنها ولم که تفاهم باشه از دیب کارینم گلک جا حالت بمچه بی و بکارینه نا براستی زیده دخواست زانیاریا ناکن راستی الا ام مثلا تشتگی بو بجین ام بجین اف احتمال افاثار جانبی هبید آن دیوی حسا خوی آن دیوی اختی خوی خوده هم یعمرتن یعنی جحیلتن بیرامرتن راستینی که جحیل جا بربراف بیتت استعمال کردن جحیل داشی. سلام علیک. باید سیده چانی؟ هرچنده و ساته گوتن که اف جور حب و خوارن و خوارنه چاره لوازیا سکسیت کن. اجبر ویجی دم بودمی بکارینان وان زیده تر دبیتن. و بسانهی تر اف درمان ابدست کون. بیکو بکارهنر آگهداری مترسین وان بن. لپزیشکن تایبت من هوشداریش بکارینان وان درمانان ددن و دبیجن هنجاران بکارهنر توشی جالته دبن و جان خوش زز ددن. بنا اگر بو گلک سربارکا نخواستم مثلا اف جورا درمانین هنه اگر نخوشین دلیل دفعه بن یان جی فشار خونیل دفعه بیتن کارت کرنه لی بکتن گلک جارا ببیتن اگر کو جالته بو پیدا ببیتن یان شنیشککی و فشار بیاخینه بیت خاری گلک نخوشندی جیت هین کو مثلا اگر گلچسکت وان اطلاواز بن یان آرشن ملاکی هبن او جدیسا ماترسیال دفعی کو اگر هاتو اف درمان ورگرتن کو سربارکال دیف خوب پیدا کرد اگر هاتو جلتا دلیبو پیدا بود بیتنش نیشککی و ببیت اگر مرنجی بسپورین تندرستیه به بردوام هشداریش بکارینانا درمان چالاکیا سکسی دنود بیجن کارگرین خراب لسر مروفان پیداد کن. اشوانا جی زکچون و درزبون آریشیان لگدهی دا. هر وسایشانا بردامیا سری و کارگرین خراب لسر پستانا خینت کن. حتی هن جاران جی باندور السردیتون و بیناهیت کن. ات هندک جاران دا جی بکارهنری توشی جالتهت کتن. مسعود محمد کردستان 24 دهوک. بەڵێ ئێسش بۆ قسەکردنی زیاتر هەر لەسەرم بابەتە لەسەر و دەرمانانە و لەسەر زیانەکانی لەسەر شێوازی بەکارهێنانەکەی ئێمە میوانداری بەڕێز دکتۆر ساوێن ڕایتمان کردووە کە پزیشکی دەرمانسازە لە سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. دکتۆرە بەیانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ. تۆش باش خۆشحاڵم بە ئامادە بوودم لە ستۆدیۆ کەناڵ 24. زۆر سپاس. سەرەتا بین باسێکی سەرەتایی ئەو دەرمانانە بکەین کە هەندێک جار بە ساید ئفێکتێکی خراپ بەکارێت و هەندێک جاریش سوودی ئەگەێنێت ئەگەر بە پێی ڕێنمایی پزیشک لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆرتدا بەکارهات ئێمە ئەتوانین بڵێن میکانیزمی ئاکشنی ئەم دەرمانانە و چۆنێتی ئیشکردنی لە جسمی ئینساندا مادەیەک هەیە بەنا ئینترۆکۆکسی جەوانێ کە لەگەڵ ئەنزامی PDE5 کە فۆسفۆدایستیرێز 5 ئەویش ئەنزامی ئینهیبیتیشنە
ئەمانە کارەکەن لەسەر ئەوەی کە فراوانکردنی مولولەکانی خوێن لە ناولەشی ئینسان و بە تایبەت لە ئەندامی نێرینەی پیاواندا ئەمەش ئەوەی بێتە هۆی کە گرژبوونی ماسوولکەکە و هەڵساندان بەکاری خۆی. ئێمە لە حاڵەتێکە ئەگەر ئەم ماسوولکانە بربەستێکی بۆ پێیا بوو یاخود بە پێویست کاری خۆی نەکرد ئەو کاتە ئەتوانی ئێمە بەنابەرینە بەردەم دەرمان ئەویش لە گروپی فۆسفۆدایستیرۆیز 5 ئەو دەرمانە شایعانەی کە ئێستا لەناو بازاڕا هەیە و خەڵک زۆر بەکارهێنێت سێ دانەیە و سیلدنافیلە کە ناسراوە بە ڤیاگرا ئەوە زۆر بەکارهێنرێت لەگەڵ تادالەفیل و ڤێلدینافیلە. ئەمانش بەڕاستی ساید ئیفێکتی خۆی هەیە. ئەگەر لەژێر ئەوتمانوەکو ئاماژەم پێکرد ئەگەر بە پێی ڕێنمایی دکتۆر بەکارنەهات و بە دۆزی تایبەت و بۆ کەسی تایبەت لە حاڵەتی تایبەتە بەکارنەهات. باش. چکە ئەماش ئەبێتە ساید ئیفێکتەکانی چییە؟ یەکێک لەوانە لێدانی دڵ سەریعەکات خوێن لە ناو لەشە زووتر هاتوچۆ ئەکات کە هەندێک جار لەگەڵ دەرمانەکانی ئەو دەرمانانی کە نایترۆیتایە کە بۆ خەفەقانی دڵ بەکارێت یان بۆ ئەو نەخۆشانی کە دەرمانی خەفەقانی دڵ بەکارهێنن لەگەڵ ئەو دەرمانەدا بە کۆمبینیشن زۆر خراپە ئەبێتە هۆی جەڵدەی دڵ و هەندێک جار ئەبێتە هۆی مردن. باشە دکتۆر ساوێن مادەم لە ناو دەرمانخانەکاندا هەیە کەواتە وەکو چارەسەر بەکارهێنرێت ئەم دەرمانە پێشەوەی باسی ئەوە بکەین کە ئێوە باسی زیانەکانیتان کرد مادەم وەکو دەرمانە وەکو چارەسەرە کەواتە بچ کاتێک بەکار بهێنرێت وەکیێنەوانەی کاتوانم دەرمانە بەکاربێنن هەڵبەت لە ژێر چاودێری پزیشکە بۆ کێ ئەبێت بەکار بهێنرێت؟ بەڵێ وەکوتم ڕەنجێکی تایبەت هەیە بە تایبەتی لە ڕێنجی تەمەنی 40 ساڵ بۆ 70 ساڵ لەو ڕەنجەیە بە پێی ڕێنمایی دکتۆر بە دۆزی تایبەت یعنی نابێت دۆزێکی زۆر بەکاربێنن بەداخەوە ئێستا گەنجەکانمان وەکو ڕۆتینێکی لە هاتۆ لە شەوی هاوسەرگیریە هاوڕەکانیان یان ڕفیقەکانیان ئەدڤایسیانەکەن کە ئەو حەبانە بەکاربێنن کەوا ئەزان بە مێشکی خۆیانەوە ئەزانن کە توانای جنسی بەقوت ئەکات توانای جنسی زیاترەکە نەخێر لێرە دڵنیایانەکەمەوە لێرەوە کە بە هیچ شێوەیەک توانای جنسیان زیاد ناکات بەڵکو لە حاڵەتی خۆیان هێڵێتەوە و ئیشی خۆیەکات بەڵام لێدانی دڵنیان سەری ئەکات ساید ئیفێکتی زیاتری هەیە وەک لەوەی کە سوودی هەبێ بۆیان. بەڵێ باشە زیانەکانی بۆ سەر گەنجێک چییە بێت ئەگەر بەکاری هێنا یاخود ئەگەر یان لە حاڵەتێکی دروستبوونی نەخۆشیە کابێت کە گەنجێک بەکاری بێنێت زیانەکانی چیە بێت و چۆنە بێت لەسەری؟ بەڵێ ئەو دەرمانە کاچێتە ناو لەشی ئینسانەوە داخلی بلۆد سەرکوڵیشنی جسمی ئینسانەکە ئەبێت کە ئەو پێویستی پێ نییە بۆ ریچکەکانی نەگیراوە بربەستێکی نییە بتاکو ئەم دەرمانە بەریبات یاخود ئیشی خۆی بکە ئەبێتە هۆی لەناو جسمی هەمووی بڵاو ئەبێت و بە تایبەتی تووشی سەرێشەیەکی زۆر بەقوت ئەبێ تووشی خەفەقانی لوت و قورگ ئەبێت تووشی ڕشانەوە و سووربوونەوە ئەبێت کە ئەمانە یعنی حاڵەتێکی ناخۆشە بە سەریایەت بەڵام ئەو کەسانی کە بە پێی ڕێنمایی دکتۆر بۆی نووسن پزیشک بۆی نووسیون و بەپی ئەو دۆزی کە بۆی نووسیون ینی دۆزەکانی سێ جۆر دۆزی هەیە 25 و 50 و 100 هەیە بن پێم باشە لە 25ەوە دەست پێ بکرێت تا 50 سەتی بە هیچ شێوەیەک سەتی من شخصی خۆم بە هیچ شێوەیە لەگەڵ سەتیدانیم لە دۆزی کەمەوە بەکاربێنرێت تا 50 ئەو کەسانی کە ئیسفادەشی لێکن ینی هەر بەپێی ڕێنمایی دکتۆر بەکاری بێنن زۆر باشترە. باشە دکتۆر ساوێن لەوانەیە توش بەرچاو کەوتبێ کە زۆر جارەچینە مارکێتەکان یاخود هەندێک دوکان هەیە خواردنی وزەبەخشی هەیە یاخود بە شێوەی چۆکلێت بێت بە شێوەی شیرینی بێت بە شێوازی جۆرا و جۆر ئەم خواردانیان هەیە کە بە شێوەیەک ئاماژەی لەسەر کراوە یاخود لەسەری نووسراوە کە هەمووی چالاکی سێکسی زیاد دەکات یاخود وزەبەخشێکی زۆریتیایە ئایا ئەمانە مەترسیان هەیە هەم بۆ کۆمەڵگا هەم لە ڕووی خواردن و تەندروستیەوە بۆ گەنجان بۆ منداڵان کە لە بەرچاویانەوە ئەتوانن بە بێەوەی کە کەسێکی گەورەش ئاگای لێیان بێ بەکاری بێن و بیخۆن
ئەمانە مەترسیەکانی چییە؟ بۆچی ڕێگری لێ ناکرێت؟ ئایا دۆزەکەی کەمە یاخود ئاساییە و لە هەموو وڵاتێک هەیە؟ بێگومان بەداخەوە کە ئەو وزە بەخشانرە زۆر بە شێوەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە لە هەموو شوێنێکە بڕواکی مناڵی بچووک ئەیبینی ئینەرژی درینکێکی بەدەستەوە ئیخواتەوە، یعنی ئەخر ئەم شتانە بەجددی کارەساتە بۆ ئەو تەمەنانە کە بەکاری بهێنن و ئەکو بڵێ سانسۆرێک هەبێ بۆ وەستاندنی یاخۆت هیچ تەمەرێکی طبی نییە کە پشتڕاستی ئەمە بکاتەوە کە ئەمە وزە بەخشە ڕاستە وزە هەیە تێ بۆ ماوەیەکی دیاریکراو، بەڵام زیانەکانی زیاترە لەوەی کە سوودە پێ بەخشێ بۆ ماوەیەکی کاتی هێزە ئەیاتێ و تاقەیەکی کەمە ئەیاتێ، بەڵام بۆ ماوەیەکی دیاریکراو وەکووتم بەردەوام نییە و وەکووتیشم هیچ مؤتەمەرێکی طبی پشتڕاستی نەکردێتەوە کە ئەمانە تەندروستن و ئەتوانن بەکاری بهێنرێ، خاصەتەن زۆر خراپە بۆ مناڵ. بەڵام ئەمە بازرگانی لە پشتەوەیە و خۆش دەزانیت لە بازرگانیدا ناتوانرێت هیچ سانسۆرێکی بۆ دابرێت. باشە دکتۆر ساوێن هەر سەبارەتوانێت لە ماڵی خۆی و مناڵی خۆی بگرێت بەکاری نەهێنێت. باشە سەبارەت بە ئەو دەرمانانە یاخود ئەو هەبوو ئەو شێوازانەی کە هەیە بۆ چالاکردنی سێکسی تەنها بۆ پیاوانە یاخود بۆ ژنانە، ژنانیش ئێستا داواکاریان لەسەری هەیە یاخود کەمترە وە چێنەوانەی کە داواکاریان لەسەری و بەکارێن و زیانەکانی چییە لەسەر ژنانیش؟ بەڵێ ئەو جۆرانی کە باسم کە لە سەرەتادا ئەوانە بە هیچ شێوەیەک نابێت ئافرەتان بەکاری بهێنن. لە حاڵەتێکە ئەوەش پزیشکی پسپۆر ئەبێت تەشخیصی بکات کە ئافرەتەکە ئایا پێویست ضعفێکی هەیە، پێویستی بە وەرگرتنی مکملاتێکی غذایی یاخود ڤیتامیناتە، ئەتوانێت ئەوانە وەربگرێ لەوەی کە پەنابەرێتە بەر ئەو حەبانە حەبی جنسی کە ئاوا شایعە. نا من هیچ ئەدڤایسی ئەوە ناکەم کە بەکار بهێنرێ. لە حاڵەتێک ئەگەر ئافرەتەکە نەخۆشیەکیان هیچ کێشەیەکی هەبوو کاتە توانێت بچێت بۆ لای دکتۆری پسپۆر کێشەکەی بۆ دیاری بکات و بە پێی پێویست دەرمانی بۆ بنووسێت. دکتۆرە ساوێن ڕائێت پزیشکی دەرمانساز زۆر سوپاسم بەیانە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی لەسەرم بابەتە زانیاریت پێداین. سوپاس. خۆشحاڵ بووم، زۆر سوپاس. دوای ماوەیەک لە وەستانی سەرکی دووسولی جارێکی دیکە ئەو سێرکە دەستی بەکارەکانی کردوتەوە بە شێوەیەکی جیاواز گەڕاوەتەوە بەردەم بینەرانی نمایشکارانی سێرکەکە باسێواکەن کە ئامانجیانە دڵی خەڵک خۆش بکەن و بیان گەڕێنەوە ژیانی ئاسایی کە قەیرانە گیانی و ناخۆشەکان دەیبڕاندبوون لە نمایشکردن یاخود لە سیرکردنی سێرک. جارێکە دەن سێرکا دوسۆلیە لە یەکیتیا ئەوروپاش بۆ بینەران تێنەمایشکردن ئەوژی پشتی دەمەکە درێژ گۆبزەدەما ڤایرۆسا کۆرۆنا نەمایشە نوێ هاتبوون ڕاوەستاندن. دەوەی نەمایشێدا ژ چل حەیا پێنجی هۆنەرمەند و ئەکتەر بەشدارن. ڕێکخراوێژی دڵخۆشیەخوا بە ئەنجامداناوەی سێرکێتی نەزمان و دبێژە ژبەر ڤایرۆسا کۆرۆنا نەمایشێنوان هاتبوون ڕاوەستاندن لێنها جارەکەدن بەگەریانە سەر کارێخوا و دەستپێکردنە و کارێوان گەلێکی زیندی و جوانە. نمایشێکە سریالی نونەراتیا مەکسیکی دەکە و بڕێیەکی گەلێکی جوان و هونەری تێ نمایشکردن. ئەس باوەڕم ژ چل حتا پێنجی هونەرمەندان تێدە بەشدارن. ئەم بتەواهی نێزیکی 140 کەسینە. بێ هونەرمەند بێ ڕۆناهی و دەنگ ئەم نکارن نمایشە بکەن. کارێکی زیندی وردە. ڕۆناهیەژی داوێژە سەر گەلێک تشتێن جوان و باڵکێش و لە مەکسیکی هەنە. بەری بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنا گروپا وێ سێرکێ di ساڵە 2020دا داوی نەمایشاخوا لە ئیسپانیای نەمایش کرد. هەروها ئەف 24 ساڵن گۆ ئەو سێرک لە ئیسپانیا وڵاتێندن کارێخوا بە شێوازێکی جیاواز نەمایش دکە و خەلکە برێژەیەکە مەزن بەرێخۆتدا جهەیە کرینا بلێتێن وێ حەیا گۆجارەکەدن کارێنوان ببینن وەکە بەری ڤایرۆسا کۆرۆنا تامێژ دیتناوێ وەربگرن.
دەرباری تەکنەلۆژیا کەتنە ئاوێ گەلێکی تەڤلی هەڤە ئەم ژیوەکە هونەرمەند بە تەمامی نزانن چاوە کار دکە لێ پێویستە بێکێ مایی وەرە کۆنتڕۆلکردن هەروەها لەسەر گەرماهیەکی دیاریکری بە ئەگەر نە بڤی ئاوایی بڕێڤە نەچە وێگەلێکی زەحمەت بە سێ کەس وی هەسپی دلڤینن هەر گاو دخەونە هونەرمەندێ سێرکێدا ئەوە کو دلووتکێ دەبە سێرکا دو سۆلیە کۆمپانیەکە کەنەدیە بارگە هاوێ لە باژارێ مۆنتریال یا کەنەدایە دە ساڵە 1984دا ئەو سێرکە هاتە دامەزراندن و یەکەمین کارێخوا لە باژارۆکێ بایسامپۆل نەمایش کرد جوداهیاوێ سێرکێژ سێرکێندن ئەوە گوتنێت دەمێ نەمایشکردنێدا مرۆڤ تێنە بکارانین ئەژەڵتێدا نینن بێگومان خی گەورە کە مرۆڤی خۆڵقاند و دروستی کردووە زۆر نیعمەتی پێبەخشیوە یەکێک لەوانە جوانترینیان هەستی خۆشویستنە هەستی خۆشەویستیە کە بەخشیوێتی بە ئەو بوونەوەرە ئەو مرۆڤەی کە دروستی کردووە ئەگەر خۆشەویستی نەبووە بێگومان ئەم زەویەی کە ئێمەی لەسەرژین ئێستا ئاوا نامایە و هەر خەڵک یەکتریان خواردن وەگەر خۆشەویستیە نەمایە بۆیە هەمیشە بە خۆشەویستیەوە بژین ژیان جوانترکەن بە خۆشەویستی و منیش بە خۆشەویستیتان ئەسپێرم ماڵاوە.